لا تەوەریەکەمی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا باز لە وەرزش دەکەین لە هەمان کاتدا کە دوو هاوسەری وەرزشکار لە نامان میوانە بێگومان باز لە وەرزشی لەشجوانی و وەرزشی مەلەوانیش دەکەین و گفتوگۆی زیاتریان بابەت دەکەین ئێش بە میوانداری کاگڕەژان فات کە ڕاهێنەری لەجوانی و هەروەها خاتوون لەنجە سەلام ڕاهێنەری مەلەوانی کەرتووکیان هەشێکی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەن. بەنیتان باش بەخێربێن، سواز بە ئامادەبوونی هەردووکتان. خاتون لەنجەمێ سەرتا لە تۆ دەست پێ بکەم کە تۆ ڕاهێنەری مەلەوانی سەرتا ئەزمموی خۆت لە ڕاهێنەری مەلەوانی چەند ساڵە ڕاهێنەری مەلەوانی لە هەمان کاتە وەکو تەندروستی یاخۆ وەکو خولیا و حەزوو ئەم بابەتانەیە. من خۆمان زۆر دەمێکە یاریزانی هەڵبژاردەی عێراقم لەبارەی مەلەوانی و ڕاکردن پاسکە سواریە. ئەمە هەلێکی باش بۆ بۆی بتوانم کە زیاتر بەرەو پێش بچم و بتوانم بمەوە بە ڕاهێنەر لەم بواری خۆمە لەبەرەوەی چەندین پاڵەوانێتیمان کردو و چەندین دەورەت دەروی وڵاتمان بینیوە. ئەمە ڕێگایەکی کراوە بۆ من کە بتوانم هەمی چەند جارێکی لە وڵاتەکەی خۆم و لە شارەکەی خۆمان خزمەت بکەمەوە بەم بواری کە هەمە. باشە. کاگڕەژان باس لە ئەزمموی خۆتکەوت و ڕاهێنەرێکی لەشجوانی چەند ساڵە ڕاهێنەری لە هەمان کاتدا تا چەند گرنگە وەکو سوودی تەندروستی لە هەمان کات وەکو وەرزشکاری. ڕاستە من خۆم لە ساڵی 2007 من دەستم کردو بەم وەرزشە و هەتاکو ساڵی 2016 دەستم کردەوە پاڵەوانێتی هەتاکو ئەم ساڵیش. وەکو پیشەی ڕاهێنەریش لە ساڵی 2016 لە نزیکی 7 ساڵە تقریباً وەکو ڕاهێنەرم وەکو خزمەتکردنی ژیان وەکو سوودگەاندن بە یاریزانیش ئەوە نەیتوانی بێتم هەم وەکو یا بۆ پاڵەوانێتەکان یاریزان حازەکەم هەم وەکو سوودگەاندن بە تەندروستی وەرزشکاریش توانی مەسوودیان پێ بگرێت. باشە کاگڕەژان تا چەند گرنگە بۆ منە ئەنجامدانی وەرزشی لەشجوانی هەڵگرتنی قورسە یاخۆت ئەوانی کێش دابەزن لە هەمان کاتەلەوەی کە جستێکی تەندروست بۆ کەسە دەبەخشێت و وەکو حەزوو خولەی خۆشیان ئەم یاریە بکەن بۆی جسمێکیان تەندروستیان هەبێت و هەموو قڕشاقش بێت. دوو زۆر جیاوازی هەیە بەڕاستی ئەوەی کە ئەوێ ببێ بە پاڵەوان فەرقەکە هەتاکو کەسێک بوێ تەنها بۆ لەشێکی تەندروستی خۆی یاری بکە و بەردەوام بێوەکو وەرزشێکی ڕۆژانە. بەڵام لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە پاڵەوانێتەکەن دیسانەوە بێ ئاگیان لە سیحەت و تەندروستی خۆیان بێ. بەڵام پاڵەوانێتەکان قورسە ینی بەڕاستی چەندین جۆر بەکارهێنانی شت لە خۆ ئەگرێ ئەوە کەوینە ژێر قورساییەشی یەکجار زۆرەوە لە پاڵەوانێتەکانە و ئەوانشی کە وەرزشەکەن بە شێوەیەشی گشتی زیاتر تەندروستن تاکو پاڵەوانەکان بەڕاستی. کەواتە خاتون لەنجە بینە سەر بابەتی مەلەوانی ئەبێت لە تەمەنی چەندەوە بۆ منە دەستکا بە مەلەکردن لە هەمان کاتە بوونە زۆر بینیمانە منداڵی بچووک مەلە ئەکات ئایا هەموو جۆرە مەلەکان کە بازەوە دەکرێت جۆری جیاوازی هەیە بۆ هەموو تەمەنەکانە گونجێت یاخۆ چۆن؟ مەلەوانی یەکێکە لە دایکە بێت پێویستە لەو کاتی کە لە دایکە بێت لە دوای 2 هەفتەوە بێنرێتە ناو مەلەوانگەکانەوە یاخۆ شوێنێکی تایبەت بخۆیان کە مەلەوانگیان وێ لەبەرەوەی مناڵ لە سەرەتاوە مەلە ئەزانێکە لە ئەسکی دایکیاتە دەرەوە. ئەمە هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە تۆ زووتر فێری مەلەوانی بیت وەکو جۆری مەلەکانیش بۆ ئەوەی گەر بتوانین هەموو مەلەکان لە مناڵی فەرکی ناتوانین تەنها چەند جۆرێکی مەلێت ئەتوانین ئەو مناڵە سەر ئەوگەین پێ ئەڵین فێری مەلە بوو ئەمە ناکرێت بۆی کە هەموو جۆرەکانی مەلەوانی بزانن لە دوای تەمەنی تقریبی 10 بۆ 12 ساڵ ئەتوانین بە شێوازێکی قانونی هەموو شێوازی مەلەکانی فێر بکەیت. باشە کاتە خۆی چەند جۆر مەلە هەیە؟ خۆی 4 جۆر مەلە هەیە. کام جۆرانن؟ جۆری باسکە مەلە هەیە، پەکوولە مەلە هەیە، سنگە مەلە هەیە، پشتە مەلە هەیە. ئەمانە ئەو جۆرە مەلانن کە قانونی و لە بتوڵاتی دەرەوە ئەتوانین مسابقاتی پێ بکەین یاخۆ پێشبڕکێ پێ بکەین. لێرەش بە شێوازێکی قانونی ماتوانین فێری فێرخوازەکانی بکەین لەبەرەوەی هەر کاتێک هەر یاریەک نەک مەلەوانی کە بە شێوازێکی ناتەندروست و بە شێوازێکی غەڵەت یاریزانەکە فێر کرد ئەبێتە هۆی لە دەستیانی فەقەرەکانی یاخود جنگەکانی یاخود چەند زاڵەتی بۆ باش ئەو 4 جۆری کە تۆ ئاماژە پێ کرد دەکرێت بۆ منە یەکێک تازە سەرەتای بێت بە کامەوە کام جۆرەوە ئێوە دەست پێ دەکەن یاخۆ هەموو جۆرەکانی ڕاستەخۆ فێریەکە؟ ئێمە سەرەتا تەنها ڕێکردنەوەی قاچ و دەست و سەرئاوکردن و ئەمانەیان فێرەکەین دواتر کەسانی مەلەوانیان مەزبوط بوون ڕاستەخۆی نەسەر شێوازی قانونیەکەی مەلەکردن لەبەرەوەی لە یەکەمی فێربوونەوە ئەگەر بە غەڵەت فێر بوو هەتاکو کۆتایی ئەو یاریزانە بە غەڵەت فێری مەلا بێت لەبەرەوەی پێویستە سەرەتا سەبارەت بە خۆراک بۆ منە دەوترێت پێش مەلەکردن خۆراک کەم خۆ یاخود لە خۆراک بە دوور بە ئەمانە تا چەند دروستن دەکرێت خۆراکی قورس بخۆیت و پاشان بەنابەریتە بەر مەلەکردن نەک بۆ مەلەکردن بۆ هەموو یاریەکانی تر ئەگەر بتوێت تۆ ڕاهێنانێک بکە یاخود ئەگەر بتوێت بچیتە ئەو بوارەوە ئەبێ پێویستە سەرەتا خواردنێکی خەفیف بخۆیت لەبەرەوەی خاصن مەلە بە تایبەتی کەیتە ئاوەکەوە زۆر سەر مەعیدە و ناوسکە زۆر قورسە بێت لەبەرەوەی ناتوانانی هیچ کام لەو فعالیانە بکەیت کە ئەتەوێت ئێمە چەندین فێرخوازمانە هەیە بە ناخواردنێکی زۆر ئەو ڕۆژە نەیتوانین هیچ بکات
تەنانەت ئەمە فێرکردنێک کە نەک یاریزانەکە لەبەرەوەی زەختی ئاوەکە ئەچێتە سەر هەموو ماسوولکەکانی مەلەوانی وەکو هیچ وەرشێکی تر نییە تەنانەت لە ئاوەکەشە کە ئەوەسی زەختێتە سەر پێست و ماسوولکەکانت لەبەرەوەی پێویستە ئەوانی کەین بۆ لای ئێمە خواردنێکی خەفیف بخۆن بۆ ئەوی بتوانن ئەو فعالیانی کە پێیان ئەەکەین بە شێوازێک تەندروست بکەن. باشە هەفتەی چەند ڕۆژ پێستە تاکێک بۆی تەندروست بێت مەلە بکات نابێت لە سێ ڕۆژ کەمتر بێت 3 ڕۆژ نابێت کەمتر نابێت کەمتر بێت کاتژمێرەکانی ڕۆژانش بیکات عادەتەن مەلەکردن بۆ سعاتێک بۆ ساعت و نیوە دەتوانین ببینیت تۆ لە دوای ئەوە باوەڕ ناکەم سودێکی وایە بێت. باشە کاتە کاکرێژان هەستە بارەت بە ڕۆژەکانی وەرزشی لە جوانی ئا بۆ وەرزشی لە جوانیش بە هەمان شێوەیە دەبێت هەفتەی چەند ڕۆژ بێت چەند کاتژمێر بێ فەرقەکە لە یاریزان و بۆ یاریزان فەرقەکە مە جیاواز لە وەرزشەکانی تر چکە بەپی جستا گۆڕێ هەمان یاریزانی سەرەتایەتەوە ناکرێت مقارنەکە بە یاریزانێکی وەسەدیان ئاسێشی متەقەدیمین چکە لە ئاسێشی متەقەدیمە لەوانەیە پێویستی بە زیاتر یاریکردن بێ لەوانەیە ماسوولکی پێویستی بەڕاهێنانی یەکجار قورستر بێ بەڕاستیە من ناتوانین لە کەسێکی سەرەتاییە ئەم تەمرینانەی پێبێ و بۆیە ئەڵێم لە یاریزانێک تا یاریزانێکی تر ئەگۆڕێت ئەنی یاریزانێکی سەرەتایی لەوانەیە لە هەفتێکە پێویست بێت 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ تەمرین بکە بەڵام یاریزانێکی متەقەدیمین لەوانەیە هەموو ڕۆژێک پێویستی بە تەمرینکردن بێ ئەمەش دیسانەوە لە ماسوولکێک و بۆ ماسوولکێکی تر ئەگۆڕێت. باشە بەپێی ماسوولکەکان چۆنایەتی گۆڕانکاری بەسەرداد لە هەمان کاتە بۆ نەتاکە بێ پەروەردەی ماسوولکەکات ماسوولکەکانی بۆ منە ئازاڵی بێ ئەم بابەتانە تەنانەت پەنا دەباتە بەر تاوەکەرە خۆراکیەکانیش ڕاهێنانەکان چۆن ناین ئەوانەی کە بیانێ بۆ منە بۆ بوتوڵە دابەزن خۆی ئەمەش مەرحەلە بە مەرحەلەیە هەنگاو بە هەنگاوە ینی تۆ کەسێک بێت و لە سەرەتاییەکە دەست پێەکە لەوانەیە پێویست نەکا پەنا بێتە بەر هەموو شتەکان یەکسەر بێ لەشێکی مەسەرەن ئیشی 5 ساڵ بە ساڵەکە بەڕاستی چکەمە هەم زەختێکی زۆرەکەوێتە سەر لەشی هەم لە ڕووی تەندروستی و لەشێکی سیحەتی نابێ و ناتوانێت بەردەوام بێ و بەرەو پێش بچێت. بۆیە ئەڵێم هەنگاو بە هەنگاو بێت و یاریزان پەروەردەکەی لە ئەوڵەوە بە تەمرینکردن دواتر خۆی یاریزانەکە پێویستی بەوەیە کە مەسەلەن تۆ تەواوکەری خۆراکی پێ بچکە ئەو لەش و ئەو ئاستە ئەمێنێتەوەوانێ پێویستە وردە ئەو لەشە بەرەو پێش بەری و بەرەو پێشچوونی لەشش پێویستی بە هەموویەتی پێویستی بە خۆراکێکی زۆر تەندروستە بەڕاستی و دواتر یەتە سەر تەواوکەرە خۆراکیەکان و دواتر ئەگەر بگاتە مەسەلەن ئاستی پاڵەوانێتەکانی ئاچێتە سەر بابەتیشتی باشە لەسەر خۆراکە تەندروستی کە تۆ ئاماژە پێکرد باز لەوە دەکرێت و ئێمە زۆر گەبیستی دەبین ئەوانەی کە ڕاهێنەری لە جوانین یاخود ئەوانە یاریزانی لە جوانین دەبینین بۆ خۆراکێکی زۆر دەخۆن یاخۆ دەبینین بەیانیان شیر و هێلکە ئەم بابەتان تێکەڵ دەکەن ئەمانە تا چەند زەڕورە ینی پێویستیان بەم ڕێژە زۆر خواردنە هەیە ئیجباریە چکە ئەو لەشە دروست نابێت لەش پێویستی بە خواردنێکی ینی مەسەلەن بابتایبەت لە ئاسێکی متەقەدیمینە باسەکەم تۆ پێویستە یاریزان 2 ساعت و 3 ساعت جارێ وەزبەیەکی خواردنی باش بووە بەپێی تەنزیم هەم نسبەی پرۆتینی باش بێ هەم نسبەی کاربی باش بێ هەم نسبەی مەسەلەن کالیسیۆمە مەسەلەن پۆتاسیۆمە مەسەلەن مەعادینەکانە مەسەلەن ڤیتامینەکانە ئەمانە هەمووی بێ لە جستەیە موجود بێت دوای ئەوە تۆ یاریەکی چڕ و پڕ و قورس ئەەکەی و پێویست بە هەموویەتی و ئینسان کە یاریەکە بە تایبەت کەس لە ئاستێکی متەقەدیمینە بەڕاستی لەش مانوو ئەبێ و کالۆریشی باش ئەسووتێنێت تو پێویستە خواردنیشی باشی بیتە چکە ئێمە ئیشمان دروستکردنی ماسوولکەش پێویستی بە خواردنێکی باش و تەندروستە بەڕاستی ئەجینا دروست نابیتە خوارەوە زیاتر باش هیچ خواردنێک هەیە بۆ منە ئێوە ئاماژەی پێ بکەن پێویستە ئەمە لەم خواردنانە بە دوور بێت و بە هیچ جۆرێک نەیخوات ئەگەڕۆی من باسی کەم بە شێوەیەکی زیاتر پڕچەورین بەتەئکید بە دڵنیاییەوەوانەی کە چەورین مەسەرەن چەوری زۆرە چەوری سوود بەخشەکان ناڵم چەوری زیان بەخشەکانەوە ئەوانە هەر نابێ بەڕاستی ئەنی نزیکی بکەوێ یاریاسن باز لەوە ناکەم کە یاریزان دوای تەنشیف مەسەلەن حەزی لە شتێکە بێ یان ئەیخوا بەڵام لە بە شێوەیەکی گشتی هەمومان دوورین بە تایبەت شیرینی زۆر خەتەرە شیرینیەکێکە لەوانەی کە زۆر زیان بەخشترێکە تا گوچەوریەکە خەڵک وازن بەڵام بە شیرینی لەش زۆر تێک ئەچێ بەڕاستی یەکێکە لەوانەی کە لەش تێکێ لە بێ لەمانەوە بە شێوەیەکی گشتی بە دووربین و خواردنە بە سوودەکان وەرگین و ئەگەر من بێت و بە شێوەیەکی گشتیش باسی کەم 3 جۆشتی سەرەکیمان هەیە کە یاریزان ئەمە بە شێوەیەکی سەریع و گشتی باسەکەم 3 جۆشتی سەرەکی کە لە پرۆتینەکانە کە هەبێت ضرورە لە گۆشتە لە مریشکە ماسی ئەمە 3 شتی سەرەکیە بە ئیلا و ئیجباری ڕۆژانە هەبێت بێزگە لە بابەتی کاربەکان ئەوش تەقسیمەکرێ بەسەر مەسەلەن ئاست و وەزنی کەسەکەیە ئیتر چ لە ڕووی برنجێکێکێکە لە کار بە هەرە باشەکان بەڵام ئێمە بەداخەوە نازانین چۆن بەکارێنی ئەمانە پێویستە بەپی ئاست و شێوازی لەشەکە دابین کرێ بەڵام
گۆشت مریشک ماسی من هەموو ڕۆژێ ینی تاچی دەگەمەوە سەری کاریزان وەری بگرێت ئەوە شتێکی سەرەکیە و زۆر سەریعیشە بۆ یاریزان. باشە خاتو لەنجە تۆ خواردنەکان بۆم ئامادەک هەموو ڕۆژێ ئەم جۆرە خواردنەکەم ئاماژەی پێکە. بەڵێ تاکید خۆم ئەیکەم و خۆشیێنەکەدا و کارمە بێت لەگەڵمە لەبەرەوەی هەنێک شازی خواردن لەگەڵەوەی کە من بۆ یەکەم خۆی بەدڵی نییە ئەڵێ تەندروستتر بۆم بکەی خاصن کاتی بتۆڵەکانی بەشیفکردن و ئەم بابەتانە سەرکات درێژون باشە سەبارەت بە ئەم پەیڕەوی خواردنی جۆر بە جۆری کرد کە ڕۆژانە بێ بە تەنزیم بێ باشە لە مەلەوانش بە هەمان جۆری ئەم تەنزیمە هەرە بێ هەبێت خۆی عادەتەن بە هەموو یاریزانێک زیاتر پێویستە بابەتە پرۆتینەکان بەکاربێنی وەک لە بابەتی چەوری و شەکرۆمانە بەڵام خاصن یاریەکەیمان زۆر پرۆتینی پێویستە ئێمە لەگەڵەوەی کە بێ بابەتە پرۆتینەکان بەکاربێنی پێویستە هەنێک ئەو خواردانە بەکاربێن کە وزە بەخشێکی زۆر زیاترمانێت ئێمە ینی دوور لەمان ئەتوانین هەنێک کات شیرینی و برنج و ئەمانی لە ئەمان قەتە ئێمە ئەتوانین بخۆین. باشتر بەعکسی باشە ئەی سەبارەت بۆی بۆن منە ئەوانەی تەمەنە جۆر بە جۆرەکان کەن یاریەکان خواردنەوە وزە بەخشەکانە خوان ئەو بۆ مەلە گونجاوە وەکومە لە ئێمە نابێ هیچ وزە بەخشێک بەکاربێنین وزە بەخشەکان زیاتر کەوتۆ سەر یاریەکەی ئەمان ئێمە تەنها پێویستە ڕۆژانە ڕاهێنان بکەین و ئەو قووەت و ئەو لیاقی کە هەمانە لە ڕۆژی پاڵانێتەکانە دابینی بکەین لەبەر ئێمە لە دوای هەموو پاڵانێتیەک فەحسەکرین لەبەر هیچ مادەیەکی وزە بەخشمان بۆ نیە بخۆین. باشە ئەی کاگرەژن گونجاوە خواردنەوە وزە بەخشەکان بەڕای من شتێکی زۆر خراپە بۆنە بەشێکیان ئەڵێت من ئەمڕۆ ناتوانم یاریەکان باش بکەم مەبەستم لە خواردنەوە وزە بەخشەکانە بۆم بابەتەکانی تایگەر ئەم بابەت یەکی ئەوانیش پڕن لە شەکر ڕاستە تایەتی شەکری زۆر کەم بەڵام دیسانەوە بەڕای من حتا وزە بەخش کە بە تایبەت لە شتی خۆشمانە بەکارێ پریوەرکە ئەوت با بڵێن زۆر کەم بەکاربێت چکە لیانی دڵ زۆر سەریعەکە ینی جاریوە هەیە زۆر تووشی ینی خەتەریاکێکەبی لەسەر دڵ کە جاریوە هەیە دڵە دەگاتە لیانی 1970 بەڕاستیەوەش زۆر خراپە بۆ وەرزشکار. باشە ئەوانێ بیانوێت کە بەرەودەکردنی ماسوولکیان بکەن تاوکەرە خۆراکیەکان هەموو کاتێک پێیانە لەیت بۆم نەو کوڕاهێنەرێکی لە جوانی ئەم تاوکەرە خۆراکیانە بخۆ بۆم نە پرۆتینە پریوەرەکەوتە کریاتین ئەم بابەتانە پرۆتین و بابەتی سپلیمنتەکان شتێکی ضروریە شتێکی خراپیش نین بەکاربێت ماعەدا من ئەڵێم پریوەرک ئاوت یان بابەتە وزە بەخشەکان شتێکی خراپی دانە چکە دیسانەوە لیانی دڵ زیاکە و ئەمەشەکاتە کار لەسەر جەستاکە بەڵام بابەتی مەسەلەن پرۆتیناتەکان و ئەماین و ئەسیدەکان و ئەمانە ئەگەر یاریزانێک بوێ لەشی دروستکە مەجبورە بەکاری بێنێ بەڕاستی وە شتێکی خراپیش نییە جار ئەگەر بە شێوازێکی تەندروست و بە ڕێنمایی ڕاهێنەر بەڕێوەبەرێت. باشە ئێوە هەردووکتان وەرزشکارن چۆن کاتەکانتان داواژ دەکەن لە ڕووی پەیوەندیەک کۆمەڵایەتیەکان و بابەتەکان چونە دەرەوە ئەم بابەتانی نێوان هاوسەرە بەتایبەتی ئێمە خاوسن بەیانانی تر کە هەڵستین لە دوای ناخواردنەوە پێویستە کاتەکانمان دابشکەین بۆ نمونە تەمارینەکانمان پێکەوەبوونەکانمان چونە دەرەوەکانمان خاصن تەمرینەکان عادەتەن لە ڕۆژە ئەکرێت یاخود لە بەیانیان یاخود لە دوای نیوەڕوانە تاکو ئێستا کە بەیەکیشەوە بووین کێشەیەکەمان بۆ دروستنە بۆ لەبەرەوەی هەردووکمان عینەن حاڵەتمانەیە هەردووکمان پێویستمان عینەن تەمرینە بیکەین لە یەک کاتە خاصن یاریەکەی منیش نەک یاریەکەی من هەموو یاریەک ڕەبتێکی زۆری بە بواری ئاسنەوە هەیە بوارەکەی ئەمەوەی لەبەروی ئێمە لە هەموو یاریەکە ئیکین جارێکتر ئەگەڕێنەوە بۆ لای ئەمان بۆ ئەوەی جارێکتر تدریبێکی ترمان پێبن و قووەتێکی زیاتری ماسوولکەکانمان شکاتە پێت وایە گرنگە بوارەکانی هاوسەران لێکۆ نزیک بێت بەڵێ بەتاکید زۆر لەبەرەوەی خاصن یاری لە جوانی بە تایبەتی تەحملێکی زۆری بتوانی لەگەڵ یا بژیت بە تەحملێکی غا دەرەجە ینی بەڕێی من کە بتوانی تەحملیان بکەیت لە ماڵێکە لەگەڵ یان نابێت لەبەروی زۆر خانمان هەمیشە تەحملیان زیاترە لە ئەگەر تەحمل نەبێ ینی ئێمە خۆمان بەجدی من ئەو قسەیەکەم بە سەراحەت باسەکەم ئیزعاجە بینی مەلەکەتی تەنشیفە لەگەڵ هەموو کەسێکە نەک لەگەڵ باڵێن خێزانمانە لەگەڵ کەسێکی ترە هەر لەگەڵ چوونە دەروەی هاوڕێیانەش ئیزعاجیانە گەر بەرەوەی دائنیشی لە شوێنەکە بۆت نی هیچ بووی لە کافتریاکە بۆ نمونە دائنیشی لە قاوەیەک بۆت نییە زیاتر داواکە تۆ لە بەرامبەری دەبی خۆ یعنی بەڕاستی ئیزعاجە من جاریوە تووشی عەسابتەکە بە تایبەت لە ئەخیرەوەی ئەوەی تر بێت تااقەتەکانی وای لێ کارەکەیتە سەر کەسانی چواردەوریش باشەکاتە سەبارەت بە سەردانیکردنی خزم و ئەم بابەتەنەوە گەر زۆربەی کاتەکانتان لە دەرەوە بێک و وەرزشکار و ئەم کاتانە چۆن ڕێگەخان لە نزیک بوونەوەی بۆنە و یادەکان و ساڵیات و ئەم بابەتان من جواب بەم وایە ئەو تۆجابەرکشان دایمە سەر خاتونەجش بەڕاستی ئەگەر بڵێم من لە کاتی ئیسیعدادکردن و لە کاتی خوا ئامادەکردن بۆ پاڵەوانتی لەوانەیە جاریوایە 4 مانگ 5 مانگ هیچ شوێنێک ناچم کە بەڕاستی
بانتەکەن بۆ نانخواردنێک بۆ دنی هیچ خۆیەوە لە ڕۆ عیبارەبی باشە یعنی چوونە دەرەوەیەکە بێ دیسانەوە ناخواردن شتێکی تێکەوێ هەر بۆ دنی لە ڕووی هێز و تواناشەوە تۆ لە ڕۆژێکە سێ شەفت تەمرینکی لەکوێ مەجالەت هەیە بڕی ینی بەیانی تەمرینێک ئەسەر تەمرینێک شەویش دیسانەوە چم بۆ تەمرین لە ئەوڵەوانێ دواتر کەمە بێتوانەیە بێ لە ڕۆژێکە دوو شەفت تێشا تەمرینکرد بەزدی قورسە ئەمیش بە ئامان شێوە لە کاتی پاڵەوانێت یەکانە زەخت و لۆدێکی زۆرە چێتە سەری کە ناتوانانی شوێنەکە جاری هەردووکمان بتوڵی هەردووکمان پێکەوەی ئەم بۆ یاریکردنی خۆی من بۆ یاریکردنی خۆم ئەنی وای لێ مەجای هیچ شوێنێکت نامێنێ ئەنی زۆربەی زۆری گلەیمانیەتە سەر بەڵام لە دوای پاڵەکان تۆزیان و پاشتر ئەنج لەبارە دۆختان تێگەن زۆربەی زۆری بەڵێ ینی جێسە هەمووی ڕاهاتوە لە هێشتا هیچ ناخۆی دوام پێ ئەیتە خاتو لەنجا گەر ئەم لە خواردن بە زۆر بێت تۆ لەوانەیە جیاوازتر بێت لە مەلەوانی بەڵێ ئێمە خەسن کەم کاتانی کە ئەم خواردن ناخوات یان لە داواتێکەوینەکەوینیان من نابێ بڕمیان کە ئەڕۆم ئەم نا لەگەڵمانێک ئەدان کات کە ئەم دەبێ خواردنێکی تایبەت بەخۆی بۆ بەرم یعنی بەجددی تحملێکی زۆرە تۆ هەمووێک لە لای خواردنێکی خۆش ئەمی خواردنێکی ناخۆشە خوارد ینی خۆدوان لێ ناتوانانی ینی بۆ جێگەر بڕۆین ئێمە چونە دەروەیەکمان بۆ بێتە پێش خۆت حاڵەتێکی زەڕورمان هەیە بێ خواردنی خۆی پێبێت بۆ سەیران و ئەم بابەتان خواردنی خۆی پێ هەر جێگە ئێمە بخواردنی خۆی ئەمان دوو سەعات جارێکە بێ نام خۆن وکو ئێمە نین پرسە کەواتە بۆ منە ئەوانەی کە زۆر دەبیندرێ بە تایبەت ڕاهێنەری لە جوانین و ئەم بابەتانن چۆن بۆ منە خێزانەکانتان لەم بارودۆخە ئەڕوانێت یاخود تا چەند سەپۆرتانەکات لەباری هەردووکتان وەرزشکارن ئەم گەر بێت و ڕاهێنەری مەلەوانی بێتۆش بە هەمان کات لە جوانی هاوکارم بوون هەمویان بەڕاستی لە حاڵ و زروفم تێکەن چکە ئەمە من لە 2016 تقریبا لە مێژیانی بەڕاستی ئەزانن لە حاڵ و زروفی من تێگەن بۆ ئەزانن کە بەچی و خەریکم ئەزانن چۆنی ینی تێگەیشتون لە وەزاکە ئەمانە دووبارە بۆ تۆ ئەمەە دووبارە بۆ تۆ تێگەشت عین لە ساڵێکا من ئەگەر دوو جار خۆم ئامادە نەکرد بێ بۆ تۆڵە جارێک هەر پاڵانتیم کردو ینی هەم لە ساڵەکە ئەگەر دوو پاڵانتیم نەکرد بێ پاڵانتێکم هەر کردووە ئیترم حەز و خولێ خۆم بۆ ینی ناتوانم دەستبەرداری من ڕاستە هەر زۆر ناڕەحەتە ئەوە شینەیکە نازانێ بەم حاڵ و ئەزانە هەر یاریکردنیشی بەسیتەوە چیتە ناهۆڵێکی وەرزشکردنەوە یا یەکی تویچی بەس ئەوەی تا نەیکات نازانێت لە زروفی پاڵەوان تێناگە بەڕاستی باشە ئەوانەی ڕاهێنەری لە جوانین تا چەند بۆ منە ئێوە کورسەکانتان بۆ بەپێی جسمەکە بۆی دەنووسن لە هەمان کاتە ئێوە چۆن کورسەکان بۆ منە بۆ حاڵاتیان دەنووسن بۆ منە بەشێکیان هەیە ئەنوێت کێش سەرخان بەشێکیان هەیە ئەنوێت دابەزاندنی کێش بکەن ئەمانە ئێوە چۆن لەبەر بە جۆرێکە هەیە هەر یەش و هەدەفێکی هەیە بۆ پاڵەوانەتیە تۆ بێمە بەرنمەیەش یەکجار جیاوازی بێتە چ لە ڕووی تەمرینکردنەوە تەمرینکردنی چڕۆپڕترە بێتوانێ ئەبێ بە دوو شەفت یا سێ شەفت تەمرینکردن لە ڕۆژێکە خواردنیشی تەواو ئیلتیزامکردن لەسەری ئەنی وەکو کەسێک نابێت ڕاستە یەکێکەوێ کێشی دابەزێنێ ئەویش بەرنامە و پرۆگرامیشی تایبەت بەخۆی هەیە بەڵام هێشتا هەر زۆر جودایەوە گڵ کەسێکە کە ئێوێ بەرەو پاڵەوانێتەکان بڕوە دیسان و ئیلتیزام خواردنێکی زۆر جیاوازی وەک لە کەسێکە ڕێجیمەکە بەڵام بەداخۆ ینی زۆر خەڵک بە غەڵەت تێگەیشتووە لە بینی کەسێکە ڕێجیمەکەیان لە بینی کەسێکە تەنشیفەکە بۆ پاڵەوانێتی و ئەزانە یەکشتە نه ئەم بە شێوازی خۆی ئەو بە شێوازی خۆی التیزامکردنی هەیە دیسانەوە هەیە مەسەلەن بۆ نمونە ئەوێ چێشکی سەرخە ئەوە بە ماسوولکە تەمان ینی ئەوەش دیسانەوە بەرنامە و پرۆگرامی جیاواز ینی تۆ بەلایانی کەمەوە هەر کامێکیان بێ ئەبێ لە ڕۆژێکا 5 بۆ 6 ژەم خواردنی کەمتر نەبێت شیوا هەیە ئەڵێ مامەسا منەمەوێ کێشم دابەزێنم بەڵام ئەو خواردنانە شەر نییە مەسەلەن لە ڕۆژێکا بڵێ هیچ خواردن مەخۆ ئەوە عیلاج نیە یان مەسەلەن تۆ بڵێ لە ڕۆژێکا 3 ژەم بڕنام خۆ نا شەر نییە من لە ڕۆژێکا 5 ژەم 6 ژەم خواردنی شێمێ زۆر لە کەسێکە زیاتر دابەزێ کە 1 ژەم نانەخوای هەر نان ناخۆ غەڵەترین شت ئەوەیە تو کالۆری لەسەر چیە سووتێنی لەسەر ئەساسی هیچ بەڵام تۆ گەر 5 ژەم خواردنتدا کاربۆهیدراتی لێ بگراوانێ و نزبەی پرۆتینەکانی بەرێ و لەگەڵ ڤیتامینەکانی بەرێ و لەگەڵ خواردنیشی چڕ و تێروتەسەلی بەرێ کە هیلاک بێ کالۆریی باش سووتێنێ خۆی بۆ ئۆتۆماتیکی دابەزێ باشە بێگومان دوای ئەمە سەر بابەتی سوپەرسێت و هەروەها جۆرەکانی چەند مانگ بۆ منە تەنشیف ئەنجام بدرێت بەڵام خاتون لەنجا ئەمێت ئاماژە بە سوودەکانی مەلەوانی بۆ بکەیتەوە ڕاهێنەرێکی مەلەوانی سوودەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە مەلەوانی بە ئام سوودی بۆ هەموو نەخۆشیەکەیە بە تایبەتی ئەوانی کە کێشەی دڵیان هەیە یاخود ئەوانی کە کێشەی فەقەراتیان هەیە یاخود کێشە دەرونیەکانمان هەیە یاخود سەختی خوێن و خەستی خوێن و ئەمانە بەهۆی مەلەوانیەوە
هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوی کە بتوانین بۆ ئاسێکی بەرەو پێش بچینین مە چەندین نەخۆشم لایە کە ئینزلاقیانە یاخود تووشی سەوەفان بوون یاخود ئەوانەی کە نەخۆشێکم لایە کە تەنانەت دەوانێت تووشی ژێرپەنجاخ و سەرەتان بوون بەهۆی مەلەکردن و بەهۆی وەرزشکردنەوە توانیویانە بە تەواوەتی ئەو نەخۆشە تێپەڕێنن. باشە تا چەند گرینگە بۆ نمونە ئەوانەی کێن بۆ مەلەکردن جلی مەلایان پێ بێ بەتایبەت بۆم نەمە بەشێکیان دەبینین مەلاکن لە بۆنە لە مەلاوانگەکان نابڵکو لە شوێن داخراوەکانە لە شوێنەکانی دیکە لە کاتی چونە دەرەوەی خێزانەکاندا تا چەند گرنگ بوون جلی مەلا بەکاربێنن لە جلەکانی دیکە مەلا ئەنجامێن خاصن مەلا گەر هەر خۆت جارێک مەلەو کردێ بە جلێکی غێر قانونی مەلەوانی بچیتە مەلەوانگەکانەوە جلی مەلە نەبێ زۆر قورسەکات یەک لەوانەیە کە هۆکارێکە بۆی کە زووتر غەرق بی یاخود هیلاکتر بی خاصن ئەوانەی کە هێنە مەلەوانگەکان و ئەگەر جلەکانیان لایلۆن نەبێ و تایبەت نەبێ بە مەلەوانی ئەوە چی کلۆرێک لەو ئاوایە هەیە جلێکی تر هەڵی ئەنژێت یعنی ئەمە هۆکارێک بۆ پیسبوونی مەلەوانگەکان ئێمە بە هیچ جۆرێک ڕگەناین بۆ کەسانی کێنەوە مەلەوانگەکان یاخود لە جێگایەکی تر یعنی خۆم قورآن کە لە جێگایەکی تریشان بینم پێیان ئەڵم بۆ جلۆ مەلاکەی خاصن لە بەحرەکانە لە شوێنەکە کە ئەمبینی بە کابۆیەکەوە یاخود بە جلێکی قورسە و تو خۆت مەلە تەواو نازانین ئەم کابۆی ئەوەی تر هۆکارێکە بۆ ئەوەی کە خەرقە بکات یاخود ناتوانانی وەکو پێویست مەلە بکەیت. کاگڕژەندا پرسیارم بۆ تۆ سەبارەت بە سوپەرسێت و ئەم بابەتانە بۆ منە ئەوە سوپەرسێت بە چی یاریزانێک ئەنجام دەدەن ئەوانەی کە بیانێت بۆ بتوڵە دابەزن تەشریف بکەن چەند مانگ ئەبێت ئامادەکاری بۆ بکەن. خۆی بەداخەوە ینی زۆر بەغەڵەت بەکاریە بە تایبەت یاریزانی سەرەتایی ینی یاریزانێکی بەڕاستی پێشکەوتو نییە هەر لە خۆی وەڵام مامۆستا سێت مێ سۆپەرسێت مێوازانێ بەوە لەشی زۆر زوو پێشەکە. ئەمە یەکێکە لەوانەی کە هانی ڕامبۆت داهێنا یەکێکە لە ڕاهێنەرە جیهانیەکان داهێنەری FSC7 کە پێوترێ فەیشیال سترێس ترێنینگ. ئەمە واتە فشارکردن بە شێوازێکی زۆر زەخت و کاریگەر لەسەر ماسوولکە و سکویزکردنی ئەو ماسوولکەیە لە دوای 8 تەمرینێک بۆ ماسوولکەیە. ئەمەش بۆچی ئەنجامیە هات بۆ ئەوانە ئەنجامیە کە کەسانێکی زۆر زۆر پێشکەوتون لە ڕووی ماسوولکە و لە حەڕووی حەجمی ماسوولکەوە باسەکەم و کەسانێکن تەواو ماسوولکیان لە گەشایە و ئیتر ئامادەن بۆ پاڵەوانێتیەکانی بەرەو مستەر ئۆلۆمپیا بەڕاستی نەک بۆ کەسێک کە ماسوولکەیەکی با بڵێن تازە پێگەیشتووی هەیە بیت و ئەو تەمرینە قورسەی پێبێت چکە ماس هەم ماسوولکەکەی تەحمۆلی ناکە هەم ناگا بەو ئامانجەی کێوێ و بە تایبەت لە ئیستعدادی عامە و لەگەڵ تەنشیفکردنە بەکاری ئەهێنا ئەم جۆرە تەمرین پێیانە ئەویش بۆی زەختوێکی زۆر پێوێتە سەر ئەو ماسوولکەیە و بە شێوازێکی زۆر جوان و ناشف دەرکەوێت لەسەر ستیج ئەمە بۆ ئەوە بەکارێن لە بەڕاستی. زۆر سپاس بۆ کاگڕژان و خاتوولەنجە سپاس بۆ ئامادەبوون هەردووتان وەی سەرکەوتن زیاتر و بەردەوامی زیاتر بۆ دوکتان.